لە بەردەم باران و بە زمانی بەڕۆژ و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کرێکاران چاوەڕێن تاکو کەسێک کاریان پێبدات و بژێوی ژیانیان دابین بکەن. کرێکاران باز لەوە دەکەن بەهۆی پێویستی و ناچاریەوە لێرەن تاکو قوتی بەربانگ و پاشێوی ڕەمەزان دابین بکەن. کرێکارێکیش دەڵێت ماوەی یەک هەفتەیە هیچ کارێکم دەست نەکەوتووە. بازم ئەگە خۆش ئەو تەمانەی بەرسا ئەو جادی چی دیکەم ئەمەم پێویستی پێمە مشکلمان هەیە عەمەلە نەت بازمە زۆر خراپە باز عایلیمان والله ئەوە یەک هەفتە ئەسەر ئیشم نەکیە ئەرێ بەخوای ژیان منداڵێ مسا ئەو ئیشی ئەرێ وەڵا عەمەلت ئەگە عەمەلەتی نەکەم ئەسەر ژیانم پێرێ ناچێت ئەگە ئیش هەبی ئیش پێمان دەدا ئینشاءالله ئەگە ئیش نەبێژی والله یارمەتی ئەوسا زۆر کەمە تقریبا ئەو 20 ساڵە 15 ساڵ ناگە کرێکاری دەکەی؟ ئەرێ والله سیشێک ئەگەر هەبیێت و والله هیچ جو دەڕم والله والله هیچ تقریبا مانگی دو پنج وەرە ڕاستی هیچ نەوچی بکەم ئەگەر دەچی مال باشترە ئەگەر هەبوو دەکەن نەبوو دەچی مال خۆم هەیکە دەچی مال خۆم دەڕواگەم و دەڕوان. وتەبێژی سەندیکای کرێکارانی کوردستان باز لەوە دەکات کرێکاری ناوخۆی کوردستان گیرۆدەی کرێکارانی بیانین و کاریان دەست ناکەوێت. ئەو کەسانەی کە بە تایبەتی خەکانیشی زۆر هەیە بەهۆی ئێستەمە کرێکاری بیانی کرێکاری ناوخۆ جیرۆدەی دەستی کرێکاری بیانیە. کرێکاری بیانی بە ڕێژەیەکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان کار دەکات. هەر پرۆژەیەک سێ کرێکاری هەبی نابی هیچ کرێکارە چەند بیانی بی ئەگەر چار کرێکار بوو بۆی هەیە ئەو پرۆژەیە لەو چوار کرێکارە تەنها یەکیان بیانی بی وە کرێکاری بیانی کە دێ لێرە دەبی لە دەرەوە دێ بە پێی ڕێنمایەکانی وەزارەتیکە دەبێت کرێکاری هونەری بی کرێکاری شارەزابی و هەر کرێکارەکی هونەری بیانی کە دێ لێرکوانە کرێکارێکی ناوخۆی خۆمان فێرە ئەو دەزڕەنجینەوە ئەو هونەریە بکە. مانگی ڕەمەزان ئەگەر بۆ کۆی خەڵکو و ئەوانەی سەرچاوەی بژێوی جێگیریان هەیە تا ڕادەیەک نائاسایی و قورس بێت بۆ کرێکاران دوو قات سەختە. بەو پێیەی ئەوان خەمی برسێتی و توێنیەتی و ماندووبوونیان نییە بەڵکو خەمی گەورەیان ئەوەیە کرێکاریان دەست بکەوێت و ئێوارە سفرەی بەربانگی خاو خێزانی پێبڕازێنێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.